پەسەندکردنی بڕیاری سزادانی 5 ڕۆژنامەنووس و چالاکەکەی بادینان لایەن دادگای پێداچوونەوەی هەرێمەوە کاردانەوەی خێرای ڕۆژنامەنووس و ڕێکخراوەکان و پارلەمانتاران و خەڵکی هەرێمی کوردستانی بە دوای خۆی داهێنا. ئەوەی جێگەی سەرنجی هەمووانە ئەوەیە کە یەکێک لەو تۆمەتانی دراوەتە پاڵپێن چالاک و ڕۆژنامەنووسەکە ئەوەیە کە چوونەتە کونسوڵی وڵاتان و لەگەڵیان کۆبوونەتەوە. عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕەخنە لە بڕیارەکە دەگرێت و بە سەرسوورمانەوە لەبارەی دەپرسێ ئایا سەردان و دیدار لەگەڵ نوێنەرایەتی ئەم وڵاتانە سی خوڕیە کە دادگاکانی هەرێم بە تاوانی دادەنێن و سزای چەند گەنجێکی پێدەدەن؟ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت هەر بەڕاستی کاتێک نوێنەرایەتی ئەمریکا و ئەڵمانیا و ئەو وڵاتانی دیکە ئەم بڕیارەی دادگای پێداچوونەوەی هەولێر دەبینن کە بە تاوانی دانیشتن و کۆبوونەوە لەگەڵ ئەو وڵاتانە چەند گەنجێکی بێدەسەڵات هەرێکیان 6 ساڵ زیندانیکردنیان بۆ دەرچووە دەبێت چی بڵێن و ئەم دەسەڵاتە چ وەڵامێکی هەبێت بۆیان؟ وئیتر دەسەڵاتی دادوەری چیتر هاوکات حاکم شێخ لەتیف پسپۆڕی یاسایی نووسیبێتی ئێستا تۆپ لە ساحەی سەرۆکی هەرێمە کە خۆشی ڕاگەاندبوو ئەو حکومان نادات پەروەرانەیە و کاریگەری خراپیشی بۆ ناوبانگی هەرێم هەیە با بفەرمێ بە گوێرەی دەسەڵاتی خۆی لێبوردنی تایبەتیان بۆ دەربکات بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێم. بۆیە من بۆ خۆم پێم وایە هەرچی هۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراقیشا هاوشێوەی حاکم شێخ لەتیف دەڵێ ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان لە خەمی سومعی هەرێمدایە با کاردانەوەی ڕێکخراوە نێودوڵەتیەکان و بێزاریان لە کەیسی چالاکوانانی بادینان بە هەند وەربگرێت و دەسەڵاتی یاسایی خۆی بەکاربهێنێ و لێبوردنیان بۆ دەربکات. ڕۆژنامەنووس کەمال چۆمانیش بە توانجەوە لە فەیسبوک نووسیبێتی خۆیان ملیۆنان دۆلار سرف دەکەن تا دیبلۆماتکارێک ببین و فۆتۆیەکی لەگەڵ بگرن کەچی بۆ ئازادی خوازان تاوانە. ئاماژە بەش دەکات ئەو عەقڵیەتەی مەسرور بارزانی کوردستان بەرەو تاریکستان دەبات. ڕێبوار کەریمۆلی ڕۆژنامەنووسی نزیک لە نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پۆستێکی کووردا دەنووسێت پێدەچێت چالاکوانانی بادینان بەپێی قانونەکانی کۆریای باکوور سزا درابن. هەر لە درێژەی کاردانەوەکاندا ڕۆژنامەنووس کەمال حەمەد سەرگەڵووی سەرنجی خۆی خستووەتە ڕوو دەڵێت دەیان پرسیار و گومان دروست دەبن ئەگەر ڕاست ئەم 5 کەسە کونسوڵی ئەڵمانیایان 2 جار بردووەتە ناوچەی دۆرە و بە حیسابی دادگا ئەوە تاوانە ئەوە دەبێ ئەویش دادگایی بکرێ بۆ پێیکارێکی کردووە لە دەرەوەی کاری دیبلۆماتی خۆی و مەترسی بۆ سەراساییشی هەرێمی کوردستان دروست کردووە. هەروەک دەبێ لێپێچینەوە لە کونسوڵخانەی ئەمریکا و ئەڵمانیاش بکرێ کە لەگەڵ گروپێکی لەو شێوەیە کۆبوونەتەوە و هاوکاری ئیداراییان پێداون. بۆیە ئەو ڕۆژنامەنووسە پێی وایە کە پرۆسەکە هەر لە ئەلیفەوە تا یای ڕووپۆشە بە گومان و سیناریۆ. سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤیش بەیاننامەیەکی بڵاو کردووەتەوە و دەڵێت لە دۆسیەی سزادراوانی بادینان دادگای پێداچوونەوە بڕیار دەدا هەمووان بێدەنگ بین. سەر لەبەری پرۆسەی دادگایکردنەکەش بە مای سەرنج و هەڵوەستە لە سەرکردن ناو دەبا. ئەو ڕێکخراوە باسی هەژمۆنی پارتی وێچێتی بەسەر دادگاکانەوە دەکات و دەڵێ بڕیارەکە دەرخەری ئەو ڕاستەیە کە تەنانەت 5 تا دووەر هاوڕان نەبوون.